تەوەری دووەمان کە تەوەرێکی تەندروستیە باس لە زانیاری و ڕێژەی پشکنینە گشتە تەندروستیەکانەکەین وەکە زانینەمە هەمومان کاتێک کە تەندروستیمان تێک ئەچێت ناکرێت لە خۆمانەوە بڕیار بێنەوەی کە ئێمە چیمانە بۆی پێویستە ئێمە پشکنینە تەندروستیەکان ئەنجام بدەین بۆی بزانین کە چیمانە و ئەو ڕێژەی کە لە پشکنینەکانە دەرئەچێت و هەروە ئەو نەخۆشە گواستراوانە ئێمە چۆن لە ڕێی پشکنینە تەندروستیەکانەوە بیزانین و بۆی نەبینە هۆکار بۆی زیان با خۆمان و بە چواردەوریشمان بگەێنین جامە ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر گۆڤن علی ئەحمەد وەکو پسپۆری بایۆکۆمستری سپاسکە ئێستا لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە سڵاو لێ بە دکتۆر با سەرتا لەوە دەست پێ بکەین بزانین پشکنینە گشتیە تەندروستیەکان چین؟ پشکنینە گشتیەکان بە تایبەتی مەسەن فەحسی خوێن هەیە بەشی هیماتۆلۆجی زانی جۆری خڕۆکە سوورەکان چۆنە ئەنۆ فەحسی شیمیاویش هەیە بۆی بزانی فەنکشنی یان فەرمانی ئۆرگانەکانی جسم چۆنە کەواتە بەرزی و نزمی خوێن ئەمانە هەمووی خڕۆکەی سپی هەیە خڕۆکەی سوور هەیە و پلێتلێتی خوێن هەیە و زائدەن فەحسی کیمیایەکان بزانی ئەم مادانە بۆچی لە خوێنە بەرز و نزم بوونەتەوە و یا کەم ئەبێت کەم بوونەوە هەر علامەتی نەخۆشیەکە و بەرزبوونەوە هەر نیشانەیە بۆەوەی کە بزانین ئەمە چه ئۆرگانێک کە پەیوەندی بەو فەحسەوە هەیە بۆتەوەی خەلەلی ئەوە یا جاری واش هەیە بەهۆی ئیلتیهاباتی ڤایرۆسیەوە و کۆمەی کە لە کۆرۆنایە پیا بوو بۆی بزانین جیهازی مەناعی جسمی ئینسان چۆن مواجهەی ئەو ڤایرۆسە ئەکا یان ئەو دژە ئەنتیبەدیانەی کە دروست بۆ بەرامبەر بە ڤایرۆسەکە بەوەی ئەزانین کە ئەم کەسە ئەو چ نەخۆشیەکی هەیە یان چ ئۆرگانێکی بەرەو خراپی ڕۆشتووە یانەوە تا میتابۆلیزمی جسمی زۆر باش نییە یا شەکری بەرز بۆتەوە یا چاوریەکانی بەرز و نزمە بەمانە چۆن بڵێ پیکچەرێکمان بۆ دەرەچێت وێنەیەکمان بۆ دەرەچێت لەسەر سیحەتی ئەو شخصی کە هەیە فەحسەکە بەڵێ دکتۆر کە ئەڵین پشکنینە گشتیەکان ئێستا ڕەنگە لای هاوڵاتیان وا باوە بێ کە ئەڵین پشکنینی گشتی پشکنینی تەواوی جەستە بێ پشکنینی تەواوی ئەندامەکان بێ هەر بەڕاستی وایە خۆی بەڕاستی ناتوانانی تۆ بتوانی هەچی فەحس هەیە بیکەی بۆ زەلامێک کە ئەڵە پشکنینی گشتیم بۆ بکە بەڵام مەجموعەیە فەحس هەیە کە لە دوای چەند ساڵیەوە ئەو فەحسانی کە گرنگە ئینسان بیکە هەر هیچ نەبێ ڕێژەی خوێن و مثلا بزانێ YBC پێوتێ CBC کۆمپلەت بڵەت پیکچەر ئەوە باشە و فەحسی گورچیلە ئیتر بەپێی تەمەنیش ئەگۆڕێ فەحسی گورچیلە و فەحسی چاوریەکان و فەحسی یوریک ئەسید ئەمانە هەمووی زۆر گرنگە کە فەحسی بۆ بکرێت و کاتەکەشی چەند بێ بۆ 3 مانگ جارێک بێت 6 مانگ جارێک بێت بەپێی جۆری ئەو نەخۆشەیە کە هەیە بۆلات ئەگەر نەخۆشەکە مەسەلەن زۆر هیلاک بێت پێویستی بە مەجموعەیە فەحسەیە هەموو سەعات جارێک بۆی بکرێت مەسەن یەکێ شەکری زۆر دابەزێ یان شەکری زۆر بەرزە تۆ متابعی ئەوە ئەکەی ئەبێ هەموو سەعات جارێ 2 سەعات جارێ بۆی بکرێت بەڵام فەحسی تر هەیە مەسەن پرۆتینی بەرزە یان نزمە ئەوە جاری وایە 2 هەفتە جارێک پێویستی بە فەحس هەیە مە باسی نەخۆشی داخڵبوون ئەەکەم لە خەستەخانە باشە بەڵام نەخۆشی ئەتیادی کەسێکە نەخۆش نەبێ ینی کە هەیە بۆ لای تۆ ئەڵێ فەحسێکی عامە بۆ بکە بە عام فەحسی گورچی لی بۆەکەی فەحسی خوێنی بۆەکەی ئیتر یۆریک ئەسیدیان غودەیەکی بۆ ئەەکەی ئیتر بەپێی عمرەکە ئەگەر عمری زیابێ مەسەن لە سەر و 45ەوە پیاوی ئەڵە فەحسێکی عامم بۆ بکە پیا و ژن فەرقی هەیە پیا و فەحسی PSA فەحسی پرۆستاتی بۆەکەی یان لە ژنا مەسەن هۆرمۆناتی تێکەچێ لە کاتی لە تاوابوونی سووری مانگانیان ئەوش بەحسێکی تایبەتی خۆیەیە بۆ یەکەی ینی بەپێی زەلامەکە بەپێی نێر و مێ عمر ئەمانە هەمووی دەوری هەیە و ئەگۆڕێتیایە زۆر باشە ئەکری ئێمە هەموو 6 مانگ جارێ پێویستە لەوەی کە ئەو پشکنینانە هەندێک پشکنین هەیە بۆ تەندروستی خۆمان ئەنجامی بین پێت دەڵێم ئەگەر لە دوای 35 ساڵ بۆ 40 ساڵ هەموو 6 مانگ جارێ فەحسکەی شتێکی باشە و دائما تۆ بۆی زانی میتابۆلیزمی جسمت چۆنە ئەگەر تۆ میتابۆلیزمی جسم مۆزبوط بوو کەواتە ئەمە چۆن بڵێ ئاوێنەیەکە بۆی کە پێت دەڵێ سیحەت شێ باشە یعنی پێویستە ئەم 6 مانگ جارێ بیکەی بۆی کە بزانی لە ناوەوە چی ئەگوزارێت ئەوە زۆر مهمە هەچی دکتۆری باتنیش هەیە هەست دکتۆری باتنی کە ئەچی بۆ لای تۆ ناتوانێت هیچ بڕیارێک با لەسەر تۆ لە سەیە هەفتای بڕیاری دکتۆر لەسەر ئەنجامی شیکاریە یعنی ئەگەر شیکاری و مختبەر نەبێت دکتۆرەکە ناتوانێت یەکلایەنە بڵێ چ نەخۆشیەکتە کەواتە زۆربەی زۆری تەشخیص بەهۆی مختبەرەوە ئەکرێت باشە دکتۆر هەر کەسێک و لە هەر تەمەنێکا بێت ئەگەر نەخۆشیێکی درێژخایەنیشی نەبێت پێویستی بەوە هەیە 6 مانگ جارێک پشکنینی گشتی ئەنجام بات کە گەنج بێت و سیحەتی باش بێت ینی بڵین لە خوار 30 ساڵەوە پێویست ناکە هەموو کاتێک بێ فەحسکا کابرا سیحەتی زۆر باشە چەند جار کە چەند پێویستەکات
هەموو جارێک پێویست ناکات بەس چەند پێویست دەکات ساڵی جارێک پێویست دەکات ساڵی جارێک بیکە ئەگەر نۆرمەڵ بوو هەر ساڵی جارێ ئەگەر مەسەن دوور باخراب بوو دوای ئەو کاتە متابعە بچێتەوە بە لای دکتۆر بیکا بە 6 مانگ جارێک بەپی جۆری نەخۆشیەکە ینی ئەوە قورسە تۆ بڵێ بە یەکێک 2 مانگ جارێ یا 3 مانگ جارێک بەڵام لە دوای 40 ساڵەوە باشە پێویستە چێکی خۆ بکەی 6 مانگ جارێک بێ باشە بتوانی ئەگە هەر نەشتوانی 6 ساڵێک جارێک ئەو پشکنینانە بکرێت کە باسە کرد ئەو پشکنینانە بکرێت کە باسەکەم کە بەڵێ باشە هەرێک لەو پشکنینانە بۆن منە هەندێک لە نەخۆشیەکان هەیە بوو من نەخۆشی شەرپەنجە کە ڕەنگە جۆرێکی نەخۆشی شەرپەنجە ئازاری نەبێت نیشانەیەکی نەبێت بەڵێ ئەم پشکنینانە دەرخەری ئەو نەخۆشیان بەڵێ ئەو پرسیارێکی زۆر جوانە چکە زۆر کەسی ئەڵێ من پشکنینی ژێرپەنجەم بۆ بکە چکە بەداخەوە زۆر بڵاو بۆتەوە هەموو یەت ئەڵێ فەحسی ئەوم بۆ بکە بزانم بەوە هیچم تیا دەرەکەوێت بەڵام ئەوە ناکرێ بەڕاستی فەحسی ژێرپەنجە بەس بۆ ئەوە ئەکرێ بۆ متابعە تووشی نەخۆشیەکە بوو یانی لە بیدایەتە دەرناکەوێت فەحسەکە دائما کە دەرکەوتووە بەداخەوە زۆر تەخیر بووە بە فەحسی خوێن ناتوانانی تۆ بە یەکێک بڵێ ئەوە تەشخیصم کردیت و یەکسەری بەڕاستی ئەبێ فەحسی هێستاپاتۆلۆژی بە پشکنینی خوێن دەرناکەوێت بەچی دەرەکەوێت جاری وایە بە پشکنینی خوێن دەرەکەوێت لەبەرەوەی کە زۆر جۆری سەرەتان هەیە جاری وایە بە پشکنینی خوێن دەرەکەوێت بەڵام زۆربەی زۆری دەرناکەوێت سەرەتانە ڕقەکان کە پێوتە سۆڵت تیومەر ئەوانە بە فەحسی خوێن دەرناکەوێت تاکو مەسەن ڕیخۆڵی گرتووە ئەنجا دوای ئەوە ئەزانیت کە ئەمە سەرەتانێتی فەحسی خوێن هەچێکی بۆ بکەی نۆرمەڵە هیچی تیا دەرناکەوێت بەڵام ئەو سەرەتانانی کە لە خوێنە هەیە سەرەتانی خوێن یەکسەری بە پشکنینی خوێن دەرەکەوێت بە بڵەت فیلمێ بە سوڕەی دەم دەرەکەوێت بەڵام زۆری سەرەتانەکان کە فەحسی خوێنیان بۆ کرێ بەس بۆ متابعەیە بزانین دوای عملیات ئایا هەڵی یاوەتەوە یان ئەو عیلاجانی کە بەکاری هێناوە باش بووە لەسەر نەخۆشەکە ینی بەتەواتی ناتوانیت بە یەکێک بڵێ تۆ سەرەتانتە بەس بە فەحسی خوێن جگە لە شەرپەنجە نەخۆشی تریش هەیە کە بە پشکنین نای ئەوە لە تاقیگا دەرنەکەوێت بەڵێ نەخۆشی هەیە زۆر هەیە مەسەن ئەنواع نەخۆشی هەیە بە پشکنینی خوێن دەرناکەوێت یان جاری وایە تۆ شتێکی تایبەتی هەیە تایبەتمەندی هەیە مەسەن لە مێشکایەتی یا لە قاچیایەتی یا لە شتێکیان ئەو فەحسەی بۆ نانووسرێکە ئەو پێویستێتی یان هەر ون ئەبێ لەو بینەیە ینی ئەوە نییە شتێک لە سایاسە بتوانانی تۆ تەشخیصی کەی بۆ فەحسە زۆر باشە جامە لەسەر ئەم بۆردە کۆمەڵک لە پشکنینەکانمان هەیە ئەگەر لەسەر بۆردەکە هەمشی بکەینەوە بزانین کوامانەشیان گرنگە لەوەی کە ئێمە ئەنجامیان بێت لەسەر بۆردەکە ئەزیێت پێشین باسی بکەینەوەی کە خۆی بەعام ناتوانین ئێمە بڵێن چ پشکنینە باشە و چ پشکنینە باش نیە هەچی پشکنینە باشە بەڵام هەچ کەسە بە پێویستی خۆی و بزانین بۆچی بەکارێنێت مەسەن لێرە سیرم کالیسیۆم بۆی کە بزانی ڕێژەی کالیسیۆمە چەنە کالیسیۆم بەرزونزم ئەبێتەوە لە زۆر حاڵەتە ئەگەر کالیسیۆم بەرزونزم بێتەوە احتیمالە تۆ نەخۆشی یەسقانە هەبێت نەخۆشی گورچیلەت هەبێت نەخۆشی غودەت هەبێت کاتە نیشانەیە بۆ کۆمەڵە نەخۆشیێکی جیاواز نیشانەیە بۆ کۆمەڵە نەخۆشیە کە تایبەتە بەم ئۆرگانانە یەسقان غودە گورچیلە ڕیخۆڵەکان یا کەمی ڤیتامین دی ئەمانە هەمووی تەئسیرەکات سەر کالیسیۆم باش CRPش علامەتی ئەوەیە کە تۆ ئیلتیهابێکی هەیە CRPش بەرزە بێتەوە لە زۆر نەخۆشیە لە یەک نەخۆشیە بەرز نابێتەوە جاری وا هەیە یەکێک بەس پەتایەکی ڤایرۆسی بەسیتی کردو هەڵامەتێکی گرتووە بەرزە بێت باشە دکتۆر ببوورە لە یەکەمەوە پێمان بڵیت ئەم پشکنێنی یەکەم ئەمەی کالیسیۆمەکە گرنگە منێکی هاوڵاتی بیزانم هەموو شتێک هاوڵاتی بیزانێک گرنگە بەڕاستی ئەبێ هەموو شتێک بزانێ ئینسان هەموو شتێک بزانێ باشە بەڵام کە بەعزێ شت هەیە زۆر تەخەسوسی و زۆر وردە کە تۆ پێویستی پێی نییە پێویست ناکە بە دوایە بگەڕێیت و بڵێ من ئەوم بەرزە ئەوم نزمە و دوای هەربێ بە شتێکی سایکۆلۆژی هەر بە دوای ئەو شتانە یاگە باشە ئەچی سەبارەت بە CRPەکە بۆ منێکی هاوڵاتی بۆ توی هاوڵاتی ئەگەر بەرز بۆەوە CRP کەواتە ئیلتیهابێکەیە شتێک لە ناو جسمتایە ئیتریا ئەوە تا ڤایرۆسە یاوە تا بەکتریایە یا مەناعەی جسمی خۆتە بەرز بۆتەوە عادەتەن لە زمانی کۆرۆنایە CRPیان ئەکرد یەکێک بوو لە فەحسە گرنگەکان هەتا زۆر بەرز بووایە هەنوو نەخۆشەکە ئیلتیهاباتی زۆرترە خەتەرترە ئەمە بۆ شەرپەنجە بێ ئەمەیانەوەی کاتێککە بەرگری لە هەت شتێک ئیلتیهاباتی تیاابێ بەرزە بێتەوە شێرپەنجە شێکێک لەوانەی ئینفلامەتەری ستەیتە ئالت ینی ئیلتیهاباتە بەڵێ بەرزە بێتەوە زۆر باشە پشکنینی ڕۆماتیزمی جنگەکان RF ئەمیش هەر ئایدی وەکو CRP وایە ئەمیشی ئیلتیهاباتە جسمی خۆت جاری وایە نەخۆشیەکە پێوتە ئۆتۆ ئەمیون جسمی خۆت هجوومەکات سەر خۆت شانەکانی خۆت
بەوە ڕۆماتیزمە بەرزە بێتەوە جۆرێک ئەنتیبەدیە وەکو دژەتەنێکە لە خوێنە بەرزە بێتەوە بەڵام ئەمەش مجموعەیە نەخۆشی زۆر ئەیکات لەوانە ڕۆماتیزمەیە بەرزە بێتەوە ئەویش باشە دکتۆر ئەمە هەر سێ جۆرەکەی هەر سێ کۆدەکە نووسراوە پشکنینی خەستی خوێن جیاوازی چییە PT یان PTT یان ئەوەی سێ بەڵێ PT و PTT و INR PT فاکتەرێکی خوێنمەین لە جگەرە فەحسەکە PTT ئەویش فاکتەرێکی تر فەحسەکە بەس بۆ خوێنمەینە جاری وایە ئێمە ئەمانەوە خوێنی زەلامەکە ڕوون بێتەوە نەک خەز بێتەوە مەینێکی هەیە لە بۆری خوێنە ئەمانە ڕوونی کەینەوە ئەو مەینە دەرمانی ئەینە دەرمانی ئەجا بەچی بزانیت دەرمانەکە زۆرمان ناوەتە یاکەم ئەبێ لە حدێکا بیوەسەین وای لێ نەکەین خوێنی بە تاواتی ڕوون بێتەوە ئەمە فەحسەیە ئەزانی بە پیتە بە PT و PTT ئەمانە INR ئەمانە ئەمە بە حسابات دەرەکرێت کە ئەمە کرد ئەمەش بە حسابات دەرەچێت لەگەڵیان زۆر باشە پشکینی HIV و HPS و HCV کە ڤایرۆسی ئایدز و پشکینی ڤایرۆسی جگەرین کە ئەمانە لە پێش نەشتەرگەریەکان و لە پێش هەندێک پرۆسێتش بۆ نە پزیشکی دانیش پێویستە ئەم پشکینانە هەبێ ئەم سێ پشکینانە تا چەند گرنگن زۆر مهمە ئەو پرسیارەش بەڵێ ئێمە جوو زۆر فەحسمانەیە فەحسێکمان هەیە پێوتێ سکرینینگ یعنی بەعام خەڵکیکە بەعام خەڵکیکات بەڵام ئەبێ ئەو فەحسە یەک تۆز ئەو ڤایرۆسە هەبێ یەکسەری پێت بڵێ هەتا ئەمە شاردنەوەی نییە بە هیچ جۆرێک یعنی چۆن هەندێک ئەمە لە نەخۆشەکە ئەشاردێتەوە لەوەی کە تۆ کە پشکینەکە پێی ناوەتێت لەوەی کە هیچ فەحسێ لە نەخۆش نابێ بشارێتەوە هیچ فەحسێ هەچ نەخۆشیەک ئەبێ بە نەخۆش بوترێ ئەوە ڕاستە زیاتر ئاگاداری خۆی بێت مهمترین شتە بە نەخۆشەکە بزانێت کانسەری بێ هەر شتێ بێ ئەوە بابەتێکی مۆزوعێکی ترە بەڵام گرنگە هەموو کەسێک نەخۆشەکەی خۆی بزانێت بەڵام ئەمانە سکرینینگ تێستە یعنی فەحسێکی خێرایە و ئەبێ بدۆزرێتەوە کە پێشەوە نەخۆش بێت چکە ئەم نەخۆشانە ئەو نەخۆشان کە بڵاو ئەبێتەوە تۆ لە عملیاتە لەوانەیە نەخۆشەکە دەیان دکتۆرەکەی کە عملیاتەکە یا و کارمەندانەی کە لەوێ عملیاتەکەن ئەم ڤایرۆسە بگوێزرێتەوە بۆ لە ئەو ئەدەواتانی کە بەکارێن بۆ نەخۆشێکی تر یا بۆ دکتۆرەکە لەبەرەوە بێت ئەگەر هەچ کەسێک لەمانە پۆزتیڤ بوو ئەبێ ئەو دکتۆرە دوو جار دەستکێشێک نەکات دوو دەستکێشکە حیمای زیاتر کات و عملیاتەکەی هەر بۆ بکرێت بەڵام ئەو ئەداواتانە ئەگەر تاقیم کرابێ زیاتر تاقیم کرێتەوە و بۆی خەڵکی تر توش نەبێن نەخۆشی ورد بێت چی سەبارەت بە HCV و HCV شەر لەگەڵ جەماعەتی HBS و HIV ئەمە ڤایرۆسی جگەر هەمویان ئەمانە ڤایرۆسی جگەرن ئەمە ئایدزە ڤایرۆسی جگەر دوو نوعی زۆر نوعی هەیە بەڵام ئەمە HCV و HBS LH پشکنینی هۆرمۆنی هێلکەدان LH پشکنینی هۆرمۆنە بۆ پیا و بۆ ژنیش LH هۆرمۆنێکە لە مێشکەوە دەرێت لە ڕژێنی ژێر مێشک تأثیرە کات سەر لە پیاوە گوونەکان لە ژنە هێلکەدان باشە دکتۆر لەم پشکنێنە پێم بڵێ گرنگترینیان کامەیە وڵی ناتوانانی بڵێ کامیان گرنگەوە هەمووی گرنگە هەت شت نییە گرنگ نەبێ everything is important هەچی شت هەیە گرنگە لە فەحسە بەڵام بۆ کێی ئەنووسیت بۆ کێ پێویستێتی ئەوانە ئێستا خۆمان باسمان کرد HBS و HCV ئەوانە پێش عملیات گرنگە بۆچی یان دکتۆری دان بە خوێن ئەگوێزرێتەوە لەبەرەوە ئەمانە پێش عملیات زۆر گرنگە بەڵام بۆ یەکێک کە هیچ نەخۆشی ئەوەی هەیە و نە عملیاتەکانی شتێکەوەتە ئەمە گرنگ نییە بەڵام گرنگەکەی زیاکە کاتی عملیات دکتۆر پشکنینی هۆرمۆنی هێلکەدان LH لەگەڵ FSH فەرق جیاوازەکەی چییە؟ بەڵێ LH و FSH هەردووکیان هۆرمۆنن وتمان لە ژێر مێشکەوە ئۆرگینێک هەیە ڕژێنێک هەیە پێوتێ پیتوتەری بە کوردی وابزانم نازانم ناوی تایبەتی خۆی هەیە باشە پیتوتەری گلاند لە ژێر مێشکایە هۆرمۆنەکە LH و FSH سکرین LH لە پیاوە تێستۆستیرۆن زیاکە لە ژنە عیلاقەی بە ئێسترۆجینەوە هەیە ئێسترۆجین و پرۆجسترۆن FSH لە پیاوە ڕێژەی سپێرم زیاکە ڕێژەی سپێرم زیاکە و لە ئافرەتە هێلکە دروستبوون یعنی هەموو شتەکان عینەن شتە لەما سپێرم لەوێ هێلکە کەواتە هۆرمۆنن بۆ کۆنتڕۆڵکردنی ڕێژەی سپێرم و هێلکە دروستبوون لە ئافرەتە دەستڕۆژ دکتۆر دوو پشکنینمان هەیە تایبەتە بە ئاسنی خەزن کرا و ئاسنی ناوخوێن بەڵێ ئاسنی خەزن کراومان هەیە و ئاسنی ئەتیادیمان هەیە ئاسنی خەزن کراو و جۆرە پرۆتینە ئەمیان پرۆتینە و ئاسنی پێوە نووساوە ئەم پرۆتینە کە یەکە ئیلتیهابی ئەبێت یان نەخۆشەکە بێ ئەویش پەلاماری یعنی وەک چۆن بڵێ مقاومەیە ئەویش هەتاکو بەرز بێتەوە
هتاكو برز بيتو دفاعك أو سي آر بي يعني تقريبا فريتين وسي آر بي همان تقريبا يارمتي يكترين بولنا وبرني ميكروب وفيروس وشتيوا بلام اگر اما زور كان بيك هواتا اسني شي كما بو فحصي اسن فريتين زور جرينغ خاصه بو افرتان لولاتي خو معنا اسن يعني كما ابيته هو اويكا فريتين زور دابزه زور باشا فيتامين دي كاب زانم لاكي كردم كشه معناها لو كان فيتامين دي مان كما the most important test فيتامين دي زور جرينغ وشتكي راستيه اوانيه بليكا من فيتامين دي كما او جرينغنيا بل زور جرينغ فيتامين دي بداخو اما هي بعض كسلم خواردني باش خوم يتر من فيتامين دي كم ركبته وبخواردني باش رك نابته فيتامين دي ابي سبلمنت ورغري ابي ورغري فيتامين دي بو يركبته فيتامين دي ايشي تشيا ابي ايشي فيتامين دي ايشي اوه كالسيوم لرخولكانو هالمجره كواتك هيك فيتامين دي نزم بو كالسيوم كم بيتو شي اسكنر مع ابي اما هيك كلا ايش كاني يتر يصير بحث وشتي تري زور كراو كفيتامين دي علاقه بخو وبصحه انسان وبمزاج بلام علاقه بكالسيوم او هي زور جرينغ فيتامين دي كواتات وهم لان كمالك لم بشكنين انا راس خو كاريجريان نسر يكتري ابت ياخذ هندي كان هاو كاري يكتري همويان جسم انسان يك باشا جانا كراوتو هموي بيكو وكو چون بلاي تو ساريك بيكو هروا طايكي ايشنكا اوستي كواتا امانه لحد شوينك خلل هبي جسمك هموي بيكو كواتا هنجا كاتك اما تشي مولا بيزيشكي باسبور كمالك بشكين مامبو نوست منو كنا خوش كلا ملا منو بشكين مناوت بيستاك او بشكين بكم كاتب دكتوره كلام من باشتر ازام كام بشكين انا بيونديان هي بيكو بو ام كمالك بشكيني بو منوسي بلا هات كسي بروانامي هبو لو خو من برستر بو لو ايشكي خو اما نابه مناقشكي لحد شتيك ابو نقلب بواري بيزيشكي او خو زانت شي كاوتشي ولا بواري يشكرني برنامج لمن مثلا باشتر مش كذا مش قصانا كم لو موضوعه كتشي ولا هاش كسك ديجري هبو شهاده هبو دكتور بو هشت بو هادشي شي بونسي ابي بقصي بكيت نابي زور مناقشه دكتور دو بشكنين مان هي بشكنيني جرانتا بشكنيني جرانتا جیاوازی ام بشكنينه لقلا بشكنينه چیه بله امش زور گرنگه بو باس کردم چکه شیک تازه پیا بو باشه ولوانه دکتور برزکانی خوش ما نيزان بس من بهوی کله لاب ما وی زور بوم درکوتوا جرانتا اما اي جي جي ككون جرانتا يقرتبه يعني دجتني هي كونه امان هي تازه كواتا اجد اما اوي كباوا وهي اما اي جي ام هي بي الله تازه توشي جرانتا تازه توشي بله اي جي جي اما هي كونه هر قرتويتي لو اش صاله لمو بيش قرتويتي وكو چون اسمن كورونا بگرم باش تا دو ماكسيمان ام فحصانم بوزيتيف بدواي اما نامني اما هي كونه هيكونه ماوت هيكونه بلام نقطه جرينيا كي كامي برا دكتوره كاني خوما بلام اي جي جي ملاحظه ما كردوا اسا كروس رياكشن هي يعني بغلط كايك اي جي جي بوزيتيف به كورونا بوزيتيف اي جي جي نيه يعني او جاري وهي خلك هيك كورونا كتوشي كورونا بو ام فحصي بوزيتيف بو يكثر الا لا يخوم اينيرم بو فحصي كورونا بوزيتيف كواتا ام انتي بديانا جاري ولا قال لك بيداچونا كان بوا ازانم كورونا باشه دكتور پیوانی رژی خروک سورکان تاچن گرنگا هموی گرنگا ار بي سي هموش ته گرنگا جاري وای هموی گرنگا بس اما تاچن گرنگا ک گرنگی زیاتری پی بدره كيك مثلا كم خوين بو راني زربو لافرتا باشه لافرتا كخويني كم بيت يلا بياويشا كخويني كم بو رجي جابي بزاني جوري چون بوچي خويني كما خوينك خوين كم بون زوري هي خوين شي بونويا خوين لدزانا يعني ماده مثلا ايشك اسني كما خويني كم ببي اما ازاني چ جورا كم خويني چي هي لو بشكيني التهابي ناخوين اي اس ار اي اس ار هر التهاباتها كيك التهابات زور به التهابات زور شتقريتو سرطان قريتو مناعي برد يعني ضدي خوي شي كرد به فيروس به بكتيريا به زور شت كبرز بو امش علامتي نخوشي دو او بيستكا فحوصاتي تري بو كواتي تقول قريك بشكيني اتش سي تي بو بنوسبياني رجي خوينا اماني خواروشي بو انوسبياني رجي خروك سوره كانوا بشكيني التهابي ناخن عاده استا جهاز كان همو فحص كاني كوكردوتو همو ناي كومبليت بلاد بيكتشر كومبليت هر يك جار ايتي امانه همو اكا زور بي زوري اكا بي سي في اتش بي اتش سي تي ار بي سي امانه همو بيك فحص كريا بيك فحص يعني ناتواني جاي كيتو
چکە زۆر هەرزانە و زۆر ئاسانەکرێ بۆ جیهازانە بۆچی تۆ هەمووی نەبینی پارێ زیاتری ناچێتە سەر یەکسەری هەمووی بۆکرێت. باشە دکتۆر چەند پشکنینێکمان هەیە تایبەتە بە خوێن لە یەکەمەوە دەست پێ بکەین کۆلسترۆل و دوایەوە HDL-مان هەیە پشکنینی چەوری باشە دواتر پشکنین چەوری خراپمان هەیە دواتر هاوسەنگی چەوریمان هەیە وەک کۆتا پشکنینان کە ئێستا گرنگێکی زۆری پێیرێت بە تایبەت بۆ کەسانی کە خواردنەوە کۆهولیەکان بەکارەهێنن پشکنینی ڕێژەی چەوری خوێنە. بەڵێ وەک وتمان فەحسی چەوری یەکێکە لە فەحسە گرنگەکان بۆی تۆ بزانی متابۆلیزمی جسمە مەزبوطە ئایا چەوری بەتەواوەتیە سووتێنی چکە بەرزبوونەوەی چەوری مشکلەی زۆر دروست ئەمەشی بۆ ئیزافەکەین ئەمەش چەوری جگەر کە بە هەمان شێوە ئەمە چەوری نییە ئەمە دوای ئەوەش کە بە ئەمانە باسەکەم دا دوای باسی ALT شەکەم ALT چەوری نییە ALT ئەنزیمە نەخێر چەوری نییە ئەنزیمی لە جگەرە هەیە. تۆ ئەگەر چەوری و بەرز بێ مشکلەی چییە؟ چەوری و بەرز بێت ئەم چەوریە وردە بە مروری زەمان ئۆکسیدیشنەکە و لە بۆری خوێنەکانە ئەنیشێت کە لە بۆری خوێنەکانە نیشە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ تووشی زەبحەی خوێن کەم چێ بۆ دڵ تووشی زەبحە تووشی جەڵدەی دڵابی کەواتە ئەبێتە هۆی ئەوەی کە خوێن ڕقبوونی خوێن بەرەکان بۆ دڵ تەسەڵوبی شەراین هەتاکو چەوری زۆر بێت تووشی ئەو نەخۆشی ئاوی گیرانی دەمارەکان و گیرانی بۆریەکانی خوێن گیرانی بۆریەکان دوای خوێن ئەمەیەتیانە دوایەوە تووشی مردن ئەبێ ئەو ماسوولکانی کە لە کوێ خوێنەکە گیراوە. باشە بەعام ئەویش جۆری زۆری هەیە چەوریەکان زۆر چەوری سوود بەخش هەیە چەوریەک هەیە بۆ نمونە باسی کۆلیسترۆڵ ئەمانە کۆلیسترۆڵ یەکسانە بەچی HDL زائدی LDL ئەمانە کۆکراونەتەوە بۆ بە کۆلیسترۆڵ کەواتە بزانی لە چی پێکاتەوە HDL چەوری سوود بەخشە چەوری سوود بەخش یعنی چی؟ ئێمە چی هەموو ئەم شتانە ڕێکخا لە جسمی ئینسانە جگەر گەورەترین کارگەیە بۆ ڕێخستنی چەوری لە جسمی ئینسانە. باشە HDL چەوری لە بۆری خوێنەوە ئەیگەڕێنێتەوە بۆ جگەر یعنی وەکو چۆن بڵێم پاکیەکاتەوە بۆری خوێنەکان پاکەکاتەوە و LDL لە جگەرەوە ئەچێ بۆ بۆری خوێنەکان یعنی ئەتوانی بڵێن LDL چەورێکی زۆر باش نییە خراپە خاصن ئەگەر ئۆکسیدیشن کە ئەبێتە هۆی گیرانی بۆری خوێن کەواتە دکتۆرەکانی خۆمان یەکسەری سەری LDL-ەکەن LDL بەرز بوو لەسەر ئەوە عیلاج ئەیەن بە نەخۆشەکە تاکو بەرز بێت زیاتر عیلاجەکەی بۆ زیانکەن. باشە پشکنینی هاوسەنگی چەوری VLDL-ایش ئەویش ترایگلیسرایدتان نەنووسیەوە ترایگلیسرایدی شێکێکە لە چەوریەکان ئەوەی کە خەڵک پێڵە چەوری جرجگەر ترایگلیسراید چییە؟ چەوریەکە لە شیرینیەوە باگبۆنەکەی ینی هەیکەلی عەزمەکەی لە شیرینی دروست بۆ ترایگلیسراید لە جگەرەوە کە ئەگوێزرێتەوە بۆ شانەکانی ئینسان بەهۆی ئەم very low density lipoprotein ئەمە جۆرێکە لە چەوری کە ترایگلیسرایدی زۆرە. دەسۆش باشە بینە سەر پشکنینی ئەنزیمی جگەر. ئەنزیمی جگەر بۆچی ئێمە فحسی ئەنزیمی جگەرەکەین زۆر کەس هەیە لە فحسی ئەنزیمی جگەر خۆی ئەم ئەنزیمانە لە ناو خانەکانی جگەرەیە ئەگەر جگەر نەخۆشکەوێ خانەکە تێکەشکێ ئەوە ئەچێتە خوێنەوە کە چوە خوێنەوە بەرزە بێتەوە بەوەیە ئەزانین جگەری نەخۆشە. ALT و AST هەردووکی پشکنی ئەنزیمی جگەرە کە با چەوری جگەر ناساوە. ALT و AST هەردووچەند هینی بەڵێ هیچ جگەرە بەڵام ئەمە جیاوازیەکەی چییە؟ ALT بە زۆرتر لە جگەرە هەیە بەڵام AST لە شوێنی تریشە هەیە لە قڕۆکە سوورە هەیە لە ماسوولکەیە هەیە کەواتەیە کە تووشی بریناری ماسوولکە بێ لە نەخۆشی قڕۆکەی سوور بێت یا شتێک بێ ئەمەش بەرزە بێتەوە بەڵام ئەمەیان زۆر تایبەتمەندترە. دەستخۆش دکتۆر پشکنینی گشتی پێکاتەکانی خوێن مەبەست لە ئەوە چییە؟ CBC کۆمپلیت بڵد پیکچەر کۆمپلیت ینی هەمووی پێکەوە وەکو ئەمانی کە باسم کردوتم هەمووی بە یەک جارەگرێتەوە HB و PCV و ACT و RBC و ئەمانە هەمووی WBCش هەمووی پێکەوە هەمووی پێوتە CBC یەک جار هەمووی بووە. زۆر باشە پشکنی پێوانەی ڕێژی خڕۆکە سوورەکان و خڕۆکە سپیەکان ئەمە زۆر جار ئەوتێ لەوەی کە ئەمانە بێکێک لە نیشانە سەرەکیەکان دانن بۆی کە کەسێک تووشی شێرپەنجەوە بێ لە ڕێ ئەم دووان خڕۆکە سپیەکان و خڕۆکە سوورەکان خڕۆکە سپیەکان و خڕۆکە سوورەکان. YBC White blood cells کەواتە ئەمە خڕۆکەی سپیەکانە خڕۆکەی سپیەکان ئەویش ڕێنجێکی خۆی هەیە تا 11,000 مەسەڵەن لە 3,000ەوە تا 11 ئەگەر زۆر کەم بێ هەر نەخۆشیە و ئەگەر زۆر بەرزیش بێ نەخۆشیە کە یەکێک زۆر بەرزە بێ پێویستەکە دوای ئەوە بزانین چ جۆرە خڕۆکە سپیەکی بەرزە چ جۆرە سەرەتانێکیەوە پێویستی بە فەحسی ترە کەواتە YBC شێشێکە لە ئەو فەحسانی کە لە خوێن ناکرێ جاری وایە هیچ نییە جاری وایە
دووربا تووشی نەخۆشی خراپ بڵەت شوگەر پشکنینی شەکرا و شەکرەی دوای نانمان هەیە و شەکرەی پێش نان خواردنمان هەیە و پشکنینی شەکرەی سێمانگیمان هەیە. ئەم چوار جۆری پشکنینی شەکرەیە چییە؟ بەڵێ لە جیاوازی چییە لەگەڵ ئەو شەکرەی کە من نەماڵەوەی کرد؟ بەڵێ ئەوەش هەم پرسیانە هەمووی گرنگە لە پێشا پرسیارێکە کرد وتی گرنگترینیان کامەیە بکرێ وتم هەمووی گرنگە باشە بەڵام ئەگەر من هەڵی بژێرم گرنگترینیان لەوانەیە بڵم بڵەت شوگەرە یعنی هەر فەخسی ئاسایە چکە ئاسان ئەکرێ و زۆر نەخۆشی تەشخیصەکە لە هەمویان ئاسانترە. ئەم ڕەندەم بڵەت شوگەر یعنی هەچ کاتێ تۆ فەحسەکە بکەیت هەر شەکری لە ناو خوێنە شەکرێک نسبەکەی چەند بوو لە ناو خوێنە دوای نانە خواردبێ نانێ نەخواردبێ ئەوە پێڵێ ڕەندەم بڵەت شوگەر باشە. FBS ئەوە فاستینگ بڵەت شوگەر بە نەخۆشەکڵی 10 ساعت نان مەخۆ 10 ساعت نان مەخۆ بۆی بە تەکید بزانی شەکرەکە و چەنە دوای فاستی بە مەزبوطی هیچ شتێک لە خوێنتانە بەڕاستی فەحسی کیمیا فەحسەکانی تریش باشتر وایە نەخۆشەکەی چی نەخواردبێ بەلایانی کەمەوە 10 ساعت بۆ 12 ساعت بۆی ڕێژەکەی دروستتر دەرچێت بۆی ڕێژەکەی دروستتر دەرچێت چەوری نەچێتە خوێنەوە کە چەوری چووە خوێنەوە ئەم فەحسانە ئێمە بە چی ئەیکەین بە جیهاز ئەیکەین تیشک ئەخوێنێتەوە کە چەوری چوە خوێنەوە تەڵخیەکە تەڵق بوو لە خوێنە فەحسەکان غەڵەتە بێت. باشە پشکنینی شەکرەی سێمانگی چییە؟ شەکرەی سێمانگی چییە؟ ئێمە خڕۆکە سوورەکانی ئێمە تەمەنیان 3 مانگە شەکری پێوە ئەنووسێ لە مودەی 3 مانگە شەکری پێوە ئەنووسێ تا شەکری زۆر بێ شەکری زیاتر پێوە نووساوە تاکو شەکری یعنی ئەمە بۆ چییە؟ بۆ متابعەیە بۆی بزانێ عیلاجەکە و کۆنتترۆڵە یعنی شەکرەکە و کۆنتترۆل کراوە دکتۆر متابعی نەخۆشەکە بە چی؟ بە شەکرەی 3 مانگی بۆی بزانین 3 مانگ لەمەوە پێش نەکی ئێستا هی ئێستا لەوانەیە بەرز و نزم بێ بە 3 مانگ لەمەوە پێش تقریبا بەعام ئەیبینیت. زۆر باشە پشکنینی غودا T3 و T4 و TSH بەڵێ T3 و T4 و TSH ئەویش هەروەکو پێم وتی وەکو غودەکانی تر لە کوێوە کۆنتترۆڵەکرێ لە ڕژێنی پیتوتەری ژێر مێشکە ڕژێنی پێوترێ پیتوتەری کۆنتترۆلی غودەکە TSH ئەگەر ئەمە بەرز بەوە کەواتە ئەمە خەلەلێکەیە لە غودەیە کەواتە غودەکە و لەوانەیە کەم ئیشکا یا زۆر ئیشکاویش بەرز و نزمە بێت. زۆر باشە دکتۆر ئێستامان پشکنانەمان لەبەر دەسا بوو کاتێک کە بە کەسێک ئەوترێت پشکنینی گشتین بۆ ئەنجام بە ئەمانە هەمووی پشکنینی گشتین کە ئێمە ئێستا باسمان کردیان شتیتیە زیابەت و شتیشیتیە کە پێویستان کە لەو پشکنینە گشتیە هەبێت کە ئێمە پێویستە بیکەین. پشکنینی گشتی بعضێکی ئەمە تقریبا بعضێکی تیا سپێسیفیک یعنی بە تایبەتە بۆ هەموو کەسە پێویست ناکات تۆ فەحسی گرانە تا بکەیت یان فەحسی ڤیتامین دی بەڵام ئەمانی تر CBC چەوری و شەکر ئەمانە ئاسانە باسی ئەم دوو فەحسەمان نەکرد کە گرنگترینیانە یوریا و کریاتینین و ڕیسێرچێک کراوە بۆی کە بزانین چه فەحسێک گرنگە لە ئەمریکا هەم ڕیسێرچە کراوە سەیران کردووە تەنها فەحس کە گرنگ بووە نەخۆش کە ئەڵێن گرنگ یعنی نەخۆشەکە بەپی ئەوە چاک ئەبێتەوە یعنی تەمەنی نەخۆشەکە دیارریەکە ینی عیلاجەکەی تاکو زوو نەتیجەکەی بینی عیلاجەکەی زووتر ئەی سەیران کردو یوریا لە هەموو فەحسێ باشترە. دەست خۆش بە دکتۆر ئێمە چۆن بزانین ئەو تاقیگەی کە پشکنینەکانی لێ ئەنجامین تاقیگەیەکی تەواو دروستە و ئەنجامەکانی کە پێمان ئاياتەوە هیچ کێشەیە گرفتێکی نییە. بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر گەورەیە و جوابیشی هەیە جوابەکەی ئەوەیە کە شتێک هەیە پێوتێ کوالیتی کۆنتترۆل کوالیتی کۆنتترۆل تۆ ئەزانیت فەحسەکانی خۆت غەڵەتە یعنی وەک وایە تۆ خۆت ئیمتیحانی خۆتەکەیت بزانی فەحسەکانی غەڵەتە یا غەڵەتە سامپڵێک نموزەجەکە مەسەلەن هەموو فەحسێکە خۆت ئەیکەی ئەم نموزەجەی لەگەڵایە پێتەڵێ ئەمە مەسەن شەکرەکەی سەیە لای خۆت و ئەوە لەگەڵ سامپڵەکانی نەخۆشە دایانی ئەگەر لای خۆت سە دەرچوو ئەوە تقریبا ئەڵێ کوالیتیەکەم ئەوە چۆن بڵێ ئیمتیحانێکی خۆت ئەیکەی خۆت ئیمتیحانی خۆتە تاقیگەکە ئیمتیحانی خۆیەکات تاقیگەکە ئیمتیحانی خۆی ئەکاپی ئەوە تێ internal quality control یعنی خۆتێکی باشە ئەمە یەکێک لە ستێپەکان ستێپێکی تر هەیە پێوتێ external quality control لە دەرەوە یەکێک مراقبەی تۆوەکە وەکو ئۆرگەنایزیشنێ یا حکوومەتێ ئەمە لای ئێمە بوونی هەیە لای ئێمە ماوەیەک بوونی هەبوو ماوەیەک نەما و ئێستا شتێکی تر ئێستا بوونی هەیە ئێستا نیەتی بوونی نییە بەڵام شتێکی تر پێوتێ ئایزۆ واتە ئەو چاودێری دەرەوەی تاقیگەیمان نییە چاودێری دەرەوەی تاقیگە بەو شێوەی کە ئیمتیحانی تاقیگەکان بکرێت ئەگەر من بۆچی ئیمتیحانی تاقیگەیەکەکەم ئەگەر نەتیجەکانی غەڵەت بوو
ئەگەر تۆزە غەڵەت بوو ئینزارێمە زۆر غەڵەت بوو تاقیەکەی داخەم باشە بەڵام هێشتا لەبەرەوەی تاقیەکەی زۆرمان هەیە حکومیەکان نازانە بەڵامی ئەهلیەکان ئێستا ئەهلیەکان زۆربەی تاقیەکان خەریکی چین ئایزۆ بۆ خۆیانەکەن کۆمپانیایەک ئیمتیحانیانەکە شەهادەیانەیەتی ئەڵێ من شاکات شەهادەم ما بە تۆ ئیمتیحانی تۆم کردووە یعنی لە پرایڤێتە واکرێت لە حکومیش ماوەیەکی زۆر لە بەغاوە مەسەل ئەیان نارد یان حکومت ئەینارد ئەیوب بزانم ئەمانە ئەم لابانە چۆنە ئیتر دوایی وەکو چۆن ئیمتیحان وەکو ئیمتیحان نەتیجەکە و بۆ هاتەوە ئەمە پێشتر ئێستا حاڵی حاضر ئاگادار نیم بۆ حکومی بەڵام بۆ ئەهلی بەو شێوەیە خۆت ئەچی ئایزۆ ئەی کڕی کۆمپانیایەکی گەورەی معتەبەر کۆمپانیا گەورەکان ئەڵێ من شەهادەت ئێمە کە تۆ فحسەکانە مەزبوطە چۆن شەهادەت هەیەتێ ئیلا ئەبێ ئیمتیحانە بکات ئیمتیحان تەکاکە ئیمتیحانی کردیت ئیتر دیار دەرەچی دکتۆر بەڵام هاوڵاتی چۆن ئەمە بزانێ هاوڵاتی چۆن ئەمە بزانێت مەسەلەن تۆ لە شوێنێکی لە لابێک یان لە مختبرێکی باوەڕ پێکراو یا ئایزۆی هەیە یعنی مجموعە ستێپ هەیە مجموعە ستێپ هەیە تۆ نەهێڵی غەڵەت ڕووبا لە لاگ تاقیەکانتە تۆ هەتا ئەتوانی غەڵەت کەم ئەەکەیتەوە بەڵام لە هیچ شوێنێ ناتوانانی هەڵا نسبەی هەڵا بکەی بە سفر بەم مجموعە ئەدات هەیە ئەدەوات هەیە بەدەستەوە بەکاری ئێنی بۆی غەڵەت کەم بکەیتەوە غەڵەت کەم بکەیتەوە بەپێی بۆ چوونی من تاقیگەی باوەڕ پێکرا و تاقیگەی ئایزۆی هەبێ بچێ بۆ لای و تاقیگە حکومیەکان ئەمانە هەمووی باشە تاقیگە گەورەکان چکە بەڕاستی ئەمە شتێکە ئەبێ ئینتێرنەڵ کوالیتی کۆنتترۆل ئەبێ مەسئولی تاقیگەکە کەس ئاگای لێ نییە خۆی ئەیکا ینی ئەوانەی کە ئەبێ بچێ بۆ ئەوانە بەڵام دکتۆر لە دوو تاقیگەی جیایە لە یەکێک لە ئەم پارێزگایانەی هەرێمەی کە ئێمە تیاژین دوو ژمارەی زۆر جیاوازی یاوە ژمارەی جیاواز ئەوەش هەر سوالەکە بۆ نمونە ئەگەر تاقیکردن تاقی پشکنینە بۆ ئیلتیهابی خوێن کرابێت ئێزار کرابێت ئەمیان ژمارەیەکی یاوە کە زۆر زۆر جیاواز بووە لە ژماری تاقیگەی تر بەڵام تۆ لەو کاتێک من باوەڕ بەکامێم کەم بەڕاستی ئەمەیانم کە نزمەکەیە یان ئەمەیانم کە بەرزەکەیە بەڵێ بۆ جوابی ئەوە تۆ نازانی کامیان غەڵەتە وانە لەوانەیەکی کەن غەڵەت بێت تۆ بەڕاستی تێبگەی و بە عکسیشەوە ئەمە وتمان بەس بە کوالیتی کۆنتترۆل ئەبەیەکێ چاودێری تاقیگەکان بکە بەڵام شتێکی تریش هەیە زۆربەی زۆری هەڵەی تاقیگە لەکەیە ڕوایە پێش ئەوەی فەحسەکە ئەکرێت پێش ئەوەی فەحسەکە ئەکرێت ئەلەویا هەڵەکە ڕوایە چۆن مەسەلەن تۆ فەحسی چاوری ئەەکەیت باشە ئەبێت 12 ساعت نانە نەخوارد بێ ئەچی نانە خواردووە لە شوێنێکەکەی چاوریەکە و هەشت سەیە ڕۆژێکی تر نان ناخۆی ئەیکەی فەحسەکە و بۆتەوە بە تەبیعی کەواتە پێش ئەوەی فەحسەکە بکرێ هەڵا ئەبێت یان مەسەلەن فەحسی کالیسیۆم پێویستەکە تۆڕنیکە ئەوەی کە ئەوەی قۆڵتی پێبەستن نەیبەستن لەو فەحسەیە کە ئەیبەستن فەحسەکە بەرز دەرەچێتەوە یعنی پێش ئەوەی فەحسەکە بکرێ هەڵە ڕۆیە هەموو شتێکیش ڕێکردنەوەی ئەم شتانە بە ئایزۆ و کوالیتی کۆنتترۆل و تاقیگەی ئەرکی حکوومەتی هەرێمە بەدەوەی کردووە بۆ تاقیگەی ئەهلی شتێک نییە بە ئیجباری کرابێ بەڵام تاقیگە ئەهلیەکان ێستا بەڕاستی زۆری پێشکەوتووە خۆیان حەزەکەن شەهادە بەڵام ئێمە نەخۆشخانەی حکومیمان هەیە بۆ باسی خۆشخانەی حکومی ناکەی نەخۆشخانەی حکومیش ئەکرێت کراوە بەڵام ئێستا چکە من ماوەیەکە لە مامۆستای زانکۆم لە نەخۆشخانەکان دەوام ناکەم جاران کە داوام ماگ ناکرد هەبوو لە بەخاوە ئاهات ریپۆرت هەبوو بەڵام ئێستا من ئەگەر بڵێم هەیە غەدریان لێ کەم تەرخەمی هەیە لەلایەن حکوومەت و لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ئەگەر بکرێ بە شاملی و زۆر توم و تۆڵ بن لە مەوزوعەیە پێم باشترە زۆر باشە دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بۆ زانیاریەکانی هیوای تەندروستێکی باش بۆ هەمووانە خوازین زۆر سپاس بۆ تۆ دکتۆر